کاک ئەحمەد یەخۆ بەخێر بێین بەس بەخۆی با پێت بڕێم سێ منداڵ تێونیە لە سلێمانی نایە لە ژنی بینێ لێرە جێکی کەشل لێ پیا بوو یەکی کێ بۆ خاتری خوا شەیماخان ئاخر دە تۆ سەیری کە شەیماخان کاکەوە ئەولاکانم وتم بە هەر حەڵ عیلاجێکیانەکەم یعنی بڵۆزمێکی کەشم بۆ پیا بوو دەیوەڵڵی زۆر غەڵەت کاک ئەحمەد ئاخر دەگوناحتانەگات وەڵڵی گوناحمان ناگا ئاخر خۆبیەکێک کە بێت لە دوانزەیشەوە کەوتکێ شۆربان بۆ لێ نییە ڕاستە خۆیە شەڵا مباشر بووە یاخۆ بەخێر بێن زۆر زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونتان دەستان خۆش بیتن کاک ئەحمەد ئەوە هەر لە بۆ خۆشیە بەڵێ بەڵێ بەتاکید ئەو تەئکیدە نا بەدڵیێ ئەو تەئکیدە نا بەدڵیێ ئاخر دە تۆ سەیری کە خۆی ئێستامە ئێمە هەر درامایەکەکەین ئەمانێ بچینە ناو ناخی کۆمەڵگاوە خەڵک فێرکەین بە ڕەش بڵێ ڕەش بە سپی بڵێ سپی فەلسەفە وەرە جاجارێت چی دیوە بلەتەوە ئەیسۆن ئەژینا بەدەر لە هەموو ئەوانە من شخصی خۆم خێزانێکم هەیە بە هەموو دنیای ناگۆڕمەوە ماڵ و مناڵێکم هەیە دەردی کابراڵێ مناڵەکانم یەکیشان ئەم لا جگەرەکەمەوە دەیا ڕەبی خوا لێت نەستێنێتن زۆر زۆر سپاس دەکەم بەڕاستی زۆر دڵخۆشم بە ئامادەبوونتان اینجا ئێستا با بچینە لای تەواوی ستافی گەرمەسات با بفەرمونون بابێن ڕێزان خان ئەوە لێرەش ئەمن لەسرت دەکەمەوە لە چێن دەری فەرموو 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 ئەرێ وەڵڵا کوڕە دەوەرە دوایە پێکەوە دەچن دەخۆین ئەگەر ئەزیێت نەبی ئەو مایکەکەم دەی کاک ئەحمەد یەخۆ بەخێر وەڵڵا باشم ئەچووکوی باشی کاک ڕێبوات چاکی ئەوە ڕۆڵی ئێوە چیەکە لێرە ئادی فەرموو کوڕم تۆزیە تەربیەتان تیابی ئەمە تەلەڤیزۆنە وانێت خوادا دەجا ئێشکور باشن وەڵڵا باشم ئەچووکوی باشی یەخۆ بەخێر بێ بانگەکردم وەڵای پێم خۆشە هەموو ستافی گەرمەسات بێت و لە نزیکەوە یەکتر بناسین قسان بکەین دانیشمی هەر بە پێ نانە دانیشە سەر چاوانم کاک بارزان فەرموو شکور باشن وەڵڵاهی باشین ئەتو باشی ئەحواڵ باشە سەلامە بیش